قەتەریەکان لە کڕینی شەیتانە سوورەکان کشانەوە. بۆچی سەرجەمیانەکانی پریمەر لیگ بە کشانەوەی قەتەریەکان دڵخۆش بوون. قەتەریەکان چ گرێبەستێکی مێژوویان پێشکەش کرد، بەڵام خێزانی گلەیزەر ئەم گرێبەستە مێژوویەیان ڕەت کردەوە و خەونی هاندەران و پێشکەوتنیانەکەیان لە گۆڕنا. فابریزۆ ڕۆمانۆ ڕایگەیاند کە شێخ جاسم بن محەممەدی قەتەری بە فەرمی لە گرێبەستی کڕنی یانەی مانچەستەر یونایتدی ئینگلیزی کشایەوە، پاش ئەوەی خاوەنەکانی یانەی مانچەستەر یونایتد گرێبەستەکەیان ڕەت کردەوە. ڕۆژنامەنووسە ئیتالیەکە وردەکاری یەکێک لە گەورەترین گرێبەستەکانی جیهانی ئاشکرا کرد کە قەتەر پێشکەشی شەیتانە سوورەکانی کردبوو. بەهای مانچەستەر یونایتد 3 ملیار و 500 ملیۆن دۆلاری ئەمریکیە، بەڵام ئۆفەری قەتەر بۆ کوڕینی یانەکە 2 ئەوەندەی ئەم بڕیارە بوو، واتە نزیکی 6 ملیار و 500 ملیۆن دۆلاری ئەمریکی. شێخ جاسم و قەتەر ئامادەبوون 1 ملیار و 500 ملیۆن دۆلار بدەن بۆ بەرهێنان لە مانچەستەر یونایتد. ئەم بڕەپارە تەنها بۆ بەرهێنان نەبوو لە یانەکەدا، هەروەها دابینکردنی 1 ملیار و 500 ملیۆن دۆلار بۆ پەرەپێدانی یاریگای ئۆڵد ترافۆرد و پەرەپێدانی ناوەندی مەشق و ڕاهێنان و هەروەها پەرەپێدانی ئەکادیمیا و بێگومان کڕینی یاریزانان بووە. قەتەریەکان دەیانویست ڕێژەی لە 100% یانەکە بکڕن، بەڵام گلایزەرز ویستویانە تەنها ڕێژێکی 100 یانەکە بفرۆشن. هەروەها ئامادەبوون ئەو بڕەپارەیە بە یەک جار و بەکاش بدەن لەگەڵ یەکلایکردنەوەی هەموو قەرزە کۆنەکان و نەمانی هیچ قەرزێکی نوێ، بەڵام گلایزەرەکان ڕەتیان کردەوە. ئایا خێزانی گلایزەرز ڕێگرە لە پێشکەوتنی مانچەستەر یونایتد؟